بۆ یەکەم جار لە مێژووی سویدا ڕووداوێکە بۆیش ستیڤان لۆڤین کە سەرۆکوەزیرانی وڵاتە و متمانی لە سەنراوانێ. ئەمە بوو بەیەکێک لەو هەواڵانی کە تاوی میدیا جیهانیەکانی بەخۆیەوە سەرقاڵ کرد، بەیەکێک لە بابەتە گرنگەکان ئەوەی کە لە هەڵۆشانەوە حکوومەتەدا گرنگ و بابەتی پەنابەران بوو. چکە بەشێک لە پارتە سیاسەکان و ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتە باس لەوەکە نەبێت کە کار بکرێت بۆ ڕێخستنەوەی وەرگرتنی پەنابەران لە وڵاتە. وەرگرتنەوەکە یاخود وەرگرتنەوەی متمانە لەو سەرۆکوەزیرانە باسەکەین لەگەڵ میوانەکەمان خات و تاراتوانایە ئەندامی کۆمیتەی ژنانی پارتی سۆشیال دیموکراتی سویدە کە ڕاستەوخۆ لەگەڵمانە. خات و تارا بەیانیت باش، سوپاس باوەندەبوونی جەنابەت کە لە سویدەوە لەگەڵ ئێمەی. ئەمێ بۆ دەست پێ بکەم بزانم بۆچی ئەمە ڕوویدا، ستیڤان لۆڤین بۆچی متمانەی لێ سەنرایەوە، گرفتەکە لەکوێ بوو؟ بەڵێ گرفتەکان زۆر بوون. ڕۆژی دووشەممە ئەم هەفتەیە بوو کە لە ئەزمموونێکی بێوێنەدا پەرلەمانی سوید متمانەی لە سەرۆکوەزیران ستێفان لۆڤین وەرگرتەوە لەبەرەوەی کە با بڵێن لە 181 دەنگ متمانەکە زۆر بوو کە لێ وەرگیرایەوە 109 لەگەڵمانەوەی لۆڤین بوو بۆ ئەوەی کە ستێفان لۆڤین بمێنێتەوە. پرسیارەکە ئەوە بوو کە بۆ ئەو کێشەیە دروست بوو کە متمانەکە لە ستێفان لۆڤین وەربگرێتەوە لەبەر ئەوەی بوو کە حیزبی سۆسیال دیموکرات لە هاوپەیمانی هەبوو لەگەڵ چەند حیزبێکی تردا. ئەو حیزبانەش بریتی بوون لە حیزبی سنتەر، حیزبی لیبرالەکان لەگەڵ حیزبی چەپ و لەگەڵ حیزبی ژینگەیە. لۆڤین با بڵێن ئەمە لەگەڵ حیزبەکانی بڵێن ئەم هاوپەیمانیشان دروست کرد. ئەو هاوپەیمانیە بریتی بوو لەوەی کە لە 73 خاڵ پێک هاتبوو بۆ ئەوەی کە بتوانێت ستێفان لۆڤین ساڵی 2018 کە هەڵبژاردنەکان هەبوو کە توانی ئەو حکوومەتە دروستکە. ئەو هاوپەیمانیە بریتی بوو لەوەی کە لە 73 خاڵە یەک بگرنەوە لەگەڵ ئەو حیزبانەی تراوەکەوتم حیزبی لیبرالەکان لەگەڵ سنتەرە کە پێشتر لە بەرەی دەستی ڕاست بوون، توانی ستێفان لۆڤین بیانهێنێ بۆ لای خۆیان بۆ بەرەی چەپ بۆ ئەوی کە بتوانن ئەو حکوومەتە دروست بکرێت. ئەو 73 خاڵە بریتی بوو لەوەی کە بڵێن گرێبەستە بێت بۆەوەی کە بتوانێت ئەو حکوومەتە ستێفان لۆڤین بەڕێوەی ببات. بەڵام بیریشمان نەچێت حیزبی سنتەر لەگەڵ حیزبی لیبرالەکانە لەسەر حکوومەت نەبوون، بەڵکو پشتگیری حکوومەتیان ئەکرد. ئەوانەی کە لە حکوومەت بوون تەنیا حیزبی سۆسیال دیموکرات بوو لەگەڵ حیزبی ژینگە. واتە ئەو گرێبەستنە کە ناسراوە بە گرێبەستی جانوەری کە ڕێکەوتن لەسەری بەپێ ئەم خاڵانە یاخود ئەو خاڵانەی کە با بڵێن کە بۆ هۆی ئەوەی کە ستێفان لۆڤین متمانی پێ لێ وەرگیراوە ئەوە بوو کە پێشنیازە خاوەنی ئەو شوقانەی کە کرێکانیان تازە دروستە کرێت، یعنی ئەو شوقانی کە تازە دروستە کرێکان بەپێی گۆڕانکاریەکان لە هەرومەرجی بازاڕیە لەکسەن ئەو خانوبەرانە زیاد بکەن. بۆ نمونە ئەگەر بڵێن خاوەن بڵێن شوقە دروستکردی یەکێک شوقە دروست بکات بۆ نمونە ئەتوانێت کرێکە خۆی بڕیار بات لەسەری، وەک لەوەی کە بڵێن سندیکای شوقەکان خۆیان با بڵێن ڕێخان ئەم بابەتە هیچ ڕەهەندێکی نێودەوڵەتیشی دەبێت واتە پەیوەندی بە وڵاتانی دەوروبەرەوە ئەبێت یاخود سوید ئەمە کێشەیەکی زۆر تایبەتی ناوخۆی خۆیەتی کە ڕوبەڕووی بووەتەوە بۆ یەکەم جاریش. جارە بڵێت لە ساڵی 50کانە ڕوویاوە، بەڵام ئەمە کێشەیەشی با بڵێن سیاسەتی ناوخۆیە. ئەوش هۆکارەکەی گەڕێتەوە بۆ یەکە حیزبی چەپ ئەوێ پۆزیشنێری خۆی بکات، یعنی ئەوێ کە پیشانی باکە با بڵێن دەسەڵاتی هەیە لەبەرەوە ئەوان لە حکوومەتانین حیزبی چەپ. ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە خاڵێکیان دۆزیە وەکوتم خاڵەکەش کە خاڵێکی ئەوەنە گرنگ نییە، خاڵەکە کە ئەڵم گرنگ نییە بۆ حزبی سۆسیال دیموکرات باوەڕی هەمان باوەڕی هەیە وەکو حزبی چەپ، بەڵام لە هەمان کاتە حزبی چەپ هات ئەمەی کردە مەسەلەیەک بۆ ئەوەی کە متمانەت لە ستێفان لۆڤین لە سەرۆکۆزیران وەربگیرێتەوە. ئەگینا لە ڕاستیەکەیە با بڵێن
ئێمە باوەڕمانەوەیە کە خاوەن کۆمپانیەکان لەگەڵ ساندیکاکانە بۆ نمونە ینی بڕیارەکان خۆیان بیدەن و دوای ئەوە کرێخانەکانی هیچ و قەتازە دروستکراوەکان زیاد نەکرێت ئێمە باوەڕمان بەوە هەیە بەڵام لە هەمان کاتا ئەمە هاتوون ئەم پێشنیازیان کردە خۆکارێکی بۆ ئەوەی کە بڵێن متمانەکە لە ستێفان لوێن وەربگیرێتەوە کەوتم ئەم پێشنیازە هێشتا لە کۆڵینەوەشتایە ئەمە کارێکی کردوتە سەر ئەوەی کە بڵێن متمانەکە لە ستێفان لوێن وەربگیرێتەوە. تاراخان بەلێ سندنەوەی متمانە لە لۆڤین دەکرێتەوە کێشانەی سوید چارەسەر بکرێت؟ پرسیارەکەت بۆ دووباراکەمەوە تاراخان پێم وابێ دەنگم باش نەگەیشتە لای تۆ متمانە وەرگرتنەوە لۆڤین دەبێتەوە هۆکارێک بۆ چارەسەرکردنی گرفتەکانی سوید وتت گرفتی زۆر هەیە کێشە زۆر هەبووە بەڵام بۆرگرتنەوە یاخود وەرگرتنەوەی متمانە لە لۆڤین دەتوانێمانە چارەسەر بکات و گرفتانی کە باست کرد. بێگومان نەخێر ئەو کێشانە زۆر قوڵترن وەک لەوەی کە با بڵێن کێشەکان لە متمانە لە ستێفان لوێن وەربگیرێتەوە لەبەرەوەی بیرمان نەچێت کە متمانە وەرگرتنەوە لە ستێفان لوێن زۆر ئاسانە بەڵام پرسیارەکە ئەوەیە چۆن بتوانرێت حکوومەتێک دروست بکرێت دوای ئەوە لەبەر ئەوەی بەری دەستی ڕاست کێشیان زۆرە ناتوانێت ئەو زۆرینەیان نییە کە بتوانن حکوومەت دروست بکەن بەرەی چەپ کە بۆکوتم کە پێک هاتبوو لەو حیزبانەیەکە سنتەر و لیبراڵەکان لەگەڵ پارتی ژینگە و سۆسیال دموکرات و هەروەها بەهاو کاری حیزبی چەپەکان لێرە ئەبینین لە دوای ئەم متمانە لێوەرگرتنەوەی ستێفان لوێن حزبی لیبراڵەکانیش ئێستا پاشەکشیان کردی ئەڵێ ئێمە لەگەڵ ئەویان نین کە پشتگیری ئەو هەفتە سێ خاڵە بکەین کە لەو پێشترە کە پێی وترێت هاوپەیمانی یاخۆت هاوبەستنەوەی لەگەڵ حزبی سۆسیال دموکراتە ئێمە لەگەڵتان نابین لەبەرەوەش کێشەیەکی زۆر گەورەیە نەخێر ئەو کێشانە بەوە چارەسەر ناکرێت دوای ئەوە وڵاتی سویدیش بەرەو قەیرانیە کە ئەبرێت لەبەرەوەی شەک نییە کە ئەگەر بێت و با بڵێن هەفتەی داهاتوو ڕۆژی دووشەمماکات ئەبێ ستێفان لوێن بڕیاری ئەوە بات کە ئەبێت هەڵبژاردننی تازە ببێت یاخۆت حکوومەتێکی تر تەشکیلەکات لە ئەوش لەسەرەوە تاراخان پەیوەندیدار بەم کێشەیە پەنابەران هیچ پریشکێکیان بەردەکەوێت زەرمەند دەبن یاخودنا زەحمەتە بوترێت بەڵام پێم وایە بێگومان کەوتۆتە سەر ئەوەی کە کێ حکوومەت دروستەکە بێگومان ئەگەر بێت و بەری دەستی ڕاست حکوومەت دروست بکەن لێرەیە حیزبی دموکراتی سویدی ئەوان زۆر حیزبێکی ڕاگەسپەرستن وە سیاسەتیان زۆر ئاشکرایە هەموو کات باسییان لەوە کردووە کە ئەبێت با بڵێن نەکڕێژەی کۆچ و کۆچبەرانکان بکرێت و بەڵکو نەهێڵ ڕێ بە هیچ شێوەیە کە ڕێگە نەیرێت کە بۆ نمونە خەڵک بێتە وڵاتی سویدەوە هیچ ئەگەرێک هەیە بۆ ئەو پارتە دەسەڵات بگرێتە دەست وتم کەوتۆتە سەرەوە ئێستا 5 ڕۆژی بەدەستەوە ماوە ستێفان لوێن لەم 5 ڕۆژەیە ئەگەر سەرکەوتوو بێ پێم وان نییە زۆر ئاسان بێتەوە پێم وایە زۆر زەحمەتە بۆ ئەوی کە بتوانێت حکوومەتێکی تر دروستکە لەبەرەوەی ئێستا حیزبی لیبراڵەکان ڕۆشتنە دەرەوە لەگەڵمانە نەمان نایانەوێت پشتگیری ئەم حکوومەتە بکەن کە وەکوتم کە پێ ئەوترێ هاوبەستگیری کە پێوترێ یانەواری کە بڵێن هاوپەیمانیەک دروست بوو کە پێوترێ هاوپەیمانی جانیواری کە لە ساڵی 2019 دروست بوو لەبەرەوە بیانی با بڵێن پێم وایە بەدڵنیاییەوە حزبی ئەگەر بێت و هاوڵاتیان دەنگنیان بۆ حزبی سۆسیال دموکرات بۆ نمونە ئەو بەرەکانی تری چەپ بێگومان ئەوان زۆر بەهێزن هەتاوەکوی ئێستش لە پەرلەمانە دەنگێکی زۆر پێم وایە بەدڵنیاییەوە باشە تاراخان باست لەوە کردوتت قسە لە سەرەوە کرد کە بە تاوەتی هاتنی پەنابەران بۆ وڵاتە ینی بە تاوەتی چۆن لێ قەتع بکرێت ئۆپۆزیسیۆنی سوید باس لەوە کات ڕێک بخرێتەوە یاخودۆتەی بە تەواوەتی هاتنی پەنابەران بۆ وڵاتە قەتع بکرێت چی دەوترێت لەسەر ئەم بابەتە دەکرێت ینی هاتنی پەنابەران بە تەواوەتی بنبەر بکرێت و هیچ کەسێک ڕوو لە وڵاتە نەکات
وەکوتم ئەگەر حیزب بەرەی ڕاست زۆر توندن سیاسەتیان و زۆر سیاسەتیشان ئاشکرا بوو یعنی ئەوە شتێک نییە کە نهێنی بێت لە بەرەوەی من حیزبی سەر بە حیزبی سۆسیال دموکراتمان قسەیەکەم بەڵکو سیاسەتی ئەوان زۆر ڕوون و ئاشکرا ئەڵێن ئابێت ئێمە دەرگاکان داخین لەبەرەوەی کێشەی زۆرمان هەیە لەبەر ئەو هاوڵاتیانەی کە لە وڵاتەکانی ترۆ پەنابەران و هاتوونەتە وڵاتی سوید زۆر بۆیان سەختە کە خۆیان دابنووسێنن لە وڵاتی کۆمەلگای سویدیا کێشەی بێکاری زۆرە کێشەی خانوو زۆرە لەبەرەوەی ئێمە نامانەوە ینی بەڵێ بەرەی دەستی ڕاست حزبی مۆدێراتەکانە حزبی سۆسیال سویدی دموکراتەکانە ئەوانە کە حزبێکی ڕاگەزپەرستن وەکوتم سیاسەتیان زۆر ئاشکرا ئەڵێ نابێت بە هیچ شێوەیەک بێت حتا لە گفتوگۆکانە لە تەلەڤیزیۆنەکان لە مێدیا کە باسەکەن ئەڵێن ئەگەر بێت و شەڕیش بێ بۆ نمونە لە وڵاتێکی وەک با بڵێن سووریا کە شەڕێکی و کێشەی زۆریان هەبوو ئەڵێ حتا بۆ ئەوانیش نابێبیان لە وڵاتەکانی تر خۆیان بمێنەوە یا لە وڵاتە دراوسەکانیان بمێنەوەکو ئاردن یا تورکیا لەوێ هاریکاریان بکرێت بەڵام نێنە وڵاتی سوید لە بەرەو کێشەمان زۆرە لەو سیاسەتەیە زۆر ڕوون و ئاشکران و بیشمان نەچێت تەنیا سیاسەتی پەنابەران نیە بەڵکو سیاسەتی تری مرۆڤایەتیە کە وڵاتی سوید بە سەداهای 100 ساڵە بەلای کەمەوە ئەم وڵاتی پێگەیانوە لەسەر وڵاتێکی وەلفەرد ینی لە وڵاتێکە لە خزمەتگوزاری ئەم هەوڵاتیانە ئەمە هەر هەمووی لەناو ئەچێت ئەگەر بێت و بەرەی دەستی ڕاست ئەو سیاسەتە بگرن لەبەر ئەوەی بەری دەستی ڕاست ئەو زۆرینەیان نییە کە بتوانن حکوومەت دروستکەن وەکو پێش چەند ساڵێکی تر هەیان بوو بە بڵێ لە ساڵی 2006 تاکو 2010 دەسەڵاتیان هەبوو ئەو کاتە حیزب ڕاگەزپەرستەکان بەو شێوە بەهێت بەڵێ تارەخان با من دوا پرسیارت لێ بکەم چەند پێشنیازێک هەبوون بۆ باشترکردنی یاخۆت بۆ ڕێخستنەوەی مافی ئەو کەسانی کە وەکو پەنابەر ڕویان لە سوید کردوم پێشنیازانە چین بەچی گەشتو ئەو پێشنیازانە ئێستا زۆر لەسەر ئەوە باسە کرێت کە ئەبێت ئیقامەی موقەتی بیرێتە پەنابەران ینی ئەبێت لە کار بکرێت لە وڵاتی سویدا بۆ ئەوەی کە بتوانرێت کەسوکاری بۆ نمونە ئەگەر یەکێک هاتبێ بۆ داوای پەنابەری کرد بێت لە وڵاتی سویدا لە ماوەی بۆ نمونە 2 ساڵێکە ئەبێت توکارت کرد بێ زمانی سویدی بزانی بۆ نمونە بۆ ئەوەی کە بتوانرێت بتوانی کەسوکاری خۆت بێنی بۆ نمونە خو مناڵەکانە بێنیت بۆ ئێرە لەبەر ئەوە ئیقامەی موقەتی ئێستا بەرەو ئەوە ئەچێت کە ینی لە پەرلەمانە دەنگی لەسەر دراوە کە ئێستا ئەبێت بەو شێوەیە بڕوات بەڕێگەوە بەڵێ زۆر سوپاس بۆ خاتوو تاراتوانە ئەندامی کۆمیتەی ژنانی پارتی سۆشیال دموکراتی سوید کە ڕاستەخۆ لە سوید و لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیارەکان دەستخۆش.